بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. أما بعد، فصل لباسي بكريدان. أبو شجاع رحمه الله ضلي وكل ما أمكن الانتفاع به، هرچيك بقنجي سودي لي وربجيري سود ورقرتنيشي حلال مع بقاء عينه، خودی شتەکەش دوای ئەو سوود وەرگرتنە بمێنێتەوە صحت ئیجارەته، بەکرێدانی دروستە. کەوا بوو ئەمە وەکو دەرسی ڕابردوو بە نمونەی هێنامانەوە، بەکرێدانی بەفر بۆ ساردنی ئاو دروست نییە، بەکرێدان لەبەرەوەی دوای ئەو سوود وەرگرتنە نامێنێتەوە بەفرەکە. هەرچیەک بگونجێ سوودیشی حەڵاڵی لێ وەربگیرێ و خودی شتەکەش بمێنێتەوە دوای ئەو سوود وەرگرتنە صحت ئیجارەته، بەکرێدانی دروستە. إذا قدرت منفعته، ئەگەر ڕادەی سوود وەرگرتنەکەی دیاری بکرێ، قدرت دیاری بکرێ منفعته ڕادەی سوود وەرگرتنەکە بأحد أمرين، بەیەک لەو دووشتانە، یان بمدەتین بەماوەیەک، وەکو بڵێ ئەو خانووە بەکرێدامەتەوە بۆ ماوەی ساڵێک مانجێ 150,000 بدێ، دەبێ ماوەی بەکرێدانەکە لە مەذهەبی شافعی رحمه الله دەبێ دیاری بکرێ، ئەو بۆ ماوەی 2 ساڵ ئەو خانووە دایە تۆ بکرێ مانجێ ئەوەندە، دوایش دەتوانن عەقدەکە نێ بکەنەوە درێژی بکەنەوە، 2 ساڵی دیکەیشی بداتێ 10 ساڵی دیکەیشی بداتێ. بمدەتین یا بە ماوەیەک، ئەو عەمەلین یا کاریشی دیاری کراو، وەکو بڵێ ئەو جلەم بۆ بدورە 20,000 دەدەمێ، حەق دەست بە کرێگرتنە، فڵانە ئیشەم بۆ بکە 20,000 دەدەمێ. وإطلاقها، إطلاقی ئەو ئیجارەیە ئەو بەکرێدانە، یعنی باس نەکردنی ئەوەی ئایا ئێستا کرێکەم بدایە تێ یا دوایە، یەقتەضی وا دەخوازێ وا دەگەێنێت تعجیل الأجرة، پێشخستنی کرێکە، ئوجرە کرێکەی لە پێش بدات، ئەوە ئەسڵە. إلا أن يشترط التأجيل، مەگەر لە عەقدەکەدا تەجیل و دواخستنی کرێکە بە شەرت بگیرێ، یان بە عورف هەردووچیان پێ رازی بن. ئێستا ئەوەی ئەبوو شوجاع رحمه الله دەڵێ ئەسڵ ئەوەیە، مەسەلەن بۆ دەمانگ ئەو خانووی پێداوە بە کرێ مانجی بە 100,000، ئەو دەمانگە چەند دەکا؟ ملیۆنێک دەکاونێ، ملیۆنێک کرێ دەکا، یعنی دەبێت لە پێشەوە ئێستا پێشە چی ملیۆنەکی بدات. بەڵام عورفی ئەمە وانییە، ئەمە کە عەقدمان کرد و بێدەنگ بووین عورف حاکمە بەسەرمانەوە، بەو معنایە عورفی شت بەکرێدان لە وڵاتی ئەمە مانگان هەیە، تاو کە دەنجیان نەکرد ئەسڵ عورفەکەیە ئاگاتان لێ، یعنی مانگانە سەری مانگ کرێکەی دەداتێ خەلاس. چونکە ئەدی قسەکەی ئەبوو شوجاع ئەو مخالفەی قسەکەی ئەبوو شوجاع نییە، چونکە شەرتی ئەو سەری مانگە لە ضمنی عەقدەکەیان هەیە، چونکە کە بێدەنگ بوون لەسەر عورفی خۆیان بێدەنگ بوون. ولا تبطل الإجارة، بەکرێدان هەڵ ناوەشێتەوە بموت أحد المتعاقدين، بمردنی یەکێک لە گرێبەستکاران، متعاقدین گرێبەستکاران، یعنی بەکرێدەر یا بەکرێگر، کە یەکیان مردن یعنی میراثگرەکەی دێتە شوێنی، کابرای کرێچی مرد بەس بۆ ساڵێک ئەو خانووی بەکرێگرتووە، مانجی شەشەم کابرای کرێچی مرد میراثگرەکانی دێن لەناو خانووە دەبن هەتا ماوەی کرێکە تەواو دەبێت، بە مردنی یەکیان بەکرێدانەکە هەڵناوەشێتەوە. بەڵام وتبطل هەڵدەوەشێتەوە بتەلەف العین المستەئجرە، بە تەلەف بە تیاچوونی عینە شتە مستەئجرەکە بەکرێگیراوەکە، وەکو خانووەکە بڕوخێ. بەڵام ئەگەر بۆ نمونە لە ناوەڕاستی مانگدا بڕوخێ ئەو خانووە، پێویستە کەری ئەو نیو مانگە
بداتە بەکرێ دەرەکە. واضحە؟ ئەنجا دەڵێ وەلا ضەمانە عەلە الئەجیر، تۆڵە ناکەوێتە سەر کابرای کرێچی ئیلا بعودوان، مەگەر زیادە ڕەوی بکا و خەتابار بێ و سنوور ببەزێنێ. فەصل باسی جەعالە. جا جەعالە یا جوعالە یا جعالە فەرقی نییە، یعنی بە تەثلیثی جیمەکە، تەثلیث یعنی هەر سێ حەرەکە، یعنی بە مطلقی بڵێ هەر کەس ئەو ئیشەم بۆ بکە ئەمن 200,000 دەدەم. دەڵێ والجەعالەة جائزة، جائزة دروستە، یعنی وهو چیەوە؟ ئەن یەشتەریطە، بۆ نمونەیەکی بۆ دێنێتەوە، بەمەرج بگرێ فی ڕەدی ضالەتی، ضالە هەر کەس شتە ونبووەکەی بۆ بجێڕێتەوە عیوەضەن معلومن، عیوەض و قەرەبوو و کرێشی دیاریکراو دابنێ. هەر کەس ئەو شتە ونبووەکەم بۆ بگەڕێنێتەوە 200,000 دەدەمێ، هەر کەس منداڵەکەم فێری جوزئی عەممە بکا 100,000 دەدەمێ إلى آخره. فإذا ردها، لەو نمونەی شێخ باسی دەکات، دەڵێ ئەگەر یەکێ شتە ونبووەکەی بۆ هێنایەوە و بۆی جێڕایەوە استحق ذلك العوض المشروط، دەبێتە شایەنی ئەو عیوەض و قەرەبووە مەشروطە کە کابرا دیاری کردبوو. ئینجا هەر کەس نیوەی ئیشەکە بکە حەقی نیوەی کرێەکەی هەیە، بەڵام ئەگەر ئەو نیوەیەی کردبووی هیچ فائیدەی نەبوو، یان ئیشەکەی بە تەواوەتی کرد فائیدەی نەبوو، شتەکەی بۆ دۆزیەوە بەس دوای لە خۆی ون بووە، هیچی لە کرێەکە شایەن نییە. فصل المخابرة. جا مخابرة و مزارعة و مساقات زۆر تێکەڵ دەبن. مخابرة و مزارعة و مساقات. مساقات مان خوێن، مساقات کابرا باخەکەی هەیە، داری هەیە و باخەکە ئاوەدانە، بەس دەڵێ سەرافەتی ئیشەکە بکە تا بەرووبوومەکەی پێدەگا لە بەرووبوومەکە بەشەکەت بدەن، ئەو مساقات خوێنمە. مخابرە چییە؟ مخابرە بڵێ کابرا تۆت هەیە چ نەمامە چ دانەوێڵەیە، ئەمیش زەویم هەیە، ئەمن زەویەکەت دەدەمێ، ئەتۆ تۆکەی خۆتی تێدا بچێنە نیوەی بەرووبوومەکەم بدێ، ئەوە مخابرەیە. ئەو خەبەر الأرض، خەبەر الأرض یعنی زەویەکەی چێڵا لەوە هاتووە، نیوە یەک لەسەر سێ یەک لەسەر چوار، نانە نیوەی بەرووبوومەکە. مزارعە چییە؟ مزارعە وەیە بڵێ زەویەکەش هی منە، تۆکەش هی منە، ئەتو بەس لە زەویەکەی من دابیچێنە. ئەها لە مخابرە زەویەکە هی یەکێک بوو، تۆکە هی کرێکارەکە بوو، ئەوە بوو کە دای دەچان، ئەو مخابرە بوو، ئەو مخابرە بوو. لە مزارعە زەویەکەش هی منە، تۆ و نەمامەکانیش هی منن، بەزێکێک دێ بۆم لە زەویەکەدا دادەچێنێ، خزمەتی دەکات، نیوەی بەرووبوومەکەش مەسەڵەن دەڵێن بۆمە. دەڵێ وإذا دفع إلى رجل أرضا، ئەگەر زەویەکی دایە پیاوێک ليزرعها هەتاوەکو تۆوی تێدا بچێنێ، وشرط له جزءا معلوما من ريعها، ريع يعني بەرووبووم و دەستکەوت، گوتیشی بەرووبوومەکەی نیوەی بۆ تۆ لم يجوز، دروست نییە. بەڵام لای جمهوری عولەما ئەم اختیاری نەوەوی ئەوەیە کە جائزە، معتەمەدی مەذهەبی ئێمە ئەوە دروست نییە. سوورەتەکەی هاتە بەرچاو تێگەیشتی، زەویەکی کاشی بە کاشی هەیە، تۆیەکە یان نەمامەکە چی هی منە چی هی تۆی، دەڵام تێدا بچێنە بەرووبوومەکەی نیوە دەدەمێ مەثەڵەن، ئەوە لەم يجوز. بەڵام دەڵێ وئین ئەکراه ئیاها، ئیاها یعنی زەویەکە، ئەگەر زەویەکەی بەکرێدایە عامیلەک، یعنی ئەو زەویە هی منە کاکە، ئەویش فەلاحە، کاک ئەحمەد فەلاحە، دەڵێ بۆ ئەم ساڵ ئەو زەویەم بە 3 ملیۆن بدێ، دەڵێ بذهب أو فضة، بە زێر ریاضی و یان بە پارە بەکرێ وەری بگرێ، ئەو یان شرط له طعاما معلوما
طعام و خواردەمەنیەکی بۆ لە ئەستۆ گرت فی ذمەتیه لە ئەستۆی خۆی ورد بن. شێخ ئەحمەد چکاکە تۆ ئەرزەت هەیە من فەلاحم دەیزانم بەس ئەرزم نییە ئەو ئەرزەم بەکرێ بدێ بۆ ئەم ساڵ بیدە من ئەمن شتیاچێن و 3 ملیۆنم دەدەمێ ئاساییە. یان بڵێ ئەو زەویەم دێیە 2 طن گەنمت دەدەمێ طعامەکی معلوم فی ذمەتی لە ئەستۆی منە تو حەق نییە بەرووبوومی زەویەکەی من چەندە ناڵێن دیوەی بەرووبوومەکە دەدەمێ یەک لەسەر 4 بەرووبوومەکە دەدەمێ یەک لەسەر 3 بەر نانە حەق نییە تو 2 طن گەنم بۆ تۆ لە ئەستۆی من ئەوە جازە ئەوە جایزە. فەرقی بینی سوورەتە حرام و جائزەکە ئەوەیە لە سوورەتە حرامەکە دەڵێن نیوەی بەرووبوومەکە هەرچەند بوو یەک لەسەر 3 یەک لەسەر 4 بەڵام سوورەتە جائزەکە دەڵێن شتێک فی الذمە شتێکی دیاریکراوە فی الذمە لە ئەستۆ 5 طن گەنم 10 طن مخابرة لا فصل دبا إحياء موات برزان موات يعني زوي مردو زوية كمولشي كزنيو كسي سودي لنا بيني مولشي كزنيو كسي سودي لنا بيني يعني داري واهي زوي مولشي كزنية وام خلق سودي لنا بيني او موات نية وكو لورقاي قشتي ئەو لە وەرگە عامەی خەڵک ئاژەڵەکانی تێدا دەبڕێنن زەویە نزیکەکانی چواردەوری شار و گوند مەلعەبی منداڵان ساحەی گەورەی ناو گوندەکە شتانە باگی کەسیش نەبن مەوات نین زەوی مردوو نین یەکێک بێ ئاوەدانی کاتە بڵێ من ئاوەدام کردەوە بۆ هی من نا دەڵێەوە ئیحیاء المەوات زیندووکردنەوەی زەوی مردوو ئاوەدانکردنەوەی یعنی جائز دروستە و شەرتەکانی تێدا هاتە دی ئەو زەویە دەبێتە هی خۆی بشەرطین بە 2 مەرج یەکەم ئەن یەکونە المحیی ئاوەدانکەرەوەکە مسلماً مسلمان بێ 2 وأن تكون الأرض زەویەکەش حرة ئازاد بێ لم يجري عليها ملك لمسلم قد مڵکایەتی مسلمانێکی بەسەرەوە نەبوو بێ قەت یعنی ئەگەر دەزانرا جاران هەر لە سەردەمی ئیسلامدا لە دوای هاتنی ئیسلامەوە خاوەنی هەبووە بەس نەمانزانی ئێستای چییە ئەوە هەر مەواد نییە هی بەیت المالە ئەو زەویە بەو 2 مەرجە جائزە. وصفة الإحياء ئاوەدانکردنەوە چۆنە دەبێت چ بکات چ لە زەویەکە بکاتە وڵێن تەواو ئاوەدانی کردەوە هی خۆیەتی ما كان في العادة أو العادة عرفية أو خلقة عمارة بآودانکردنەوە دادەنرا للمحيا بۆ زەویە ئاوەدانکراوەکە ئەگەر دەویست خانووی لێ بکا هەندێک دیواری تێدا بەرزکاتەوە ئەگەر دەویست بیکاتە باخ چواردەوری بگرێ و نەمامی تێدا بچێنێ و کە ئەوەی کرد ئەو زەویە دەبێتە هی خۆی یعنی ئەو زەویە هەڵکەنێ بە کاسە زێڕی تێدا بدۆزێتەوە کە شەرتەکان هەبوون هی خۆیەتی ئەنجا دێ فەرعەشی دیکە باز دەکا دەڵێ وەیەجیب بەذل الماء واجبە بە خۆڕایی ئاو بەذل بکا بیبەخشێ ئاوە کە هی خۆی بێ بۆ خۆی لیداوە سەر چاوکە بۆ خۆی هەڵی کەندووە بیرەکە بۆ خۆی هەڵی کەندووە ئەمە ئاوی عام خۆی کەس نییە کە داگیریکە بۆ پیاوەتی پێ دەکەم شتیوانە واجبە لەسەری ئاو ببەخشێ بیداتە ئەوەی داوای لێ دەکا ب3 شرائط بە 3 مەرج. یەک ئەن یەفضولە زیاد ببێ عن حاجەتیه لە پێویستیەکانی خۆی یعنی پێویستی خۆی پێویستی ئاژەڵی پێویستی دەهڵودان و باخ و باخاتی ئەوە یەک. 2 وأن يحتاج إليه غيره غيری خۆی پێویستی پێی بێ لنفسه چ بۆ خۆی ئەو لبەهیمەته یان بۆ ئاژەڵەکانی یعنی بۆ نمونە لە وەرگایەک لە نزیک زەوی ئەو پیاوە هەیە بە تەنیش زەوی ئەو پیاوە هەیە زەویەکەی منەوە بە تەنیش زەویەکەی منەوە لە وەرگایەکی گشتی هەیە زەویەکەی من بیرێکی دایان بۆ خۆم لێم داوە هی خۆمە ئەو لە وەرگایە بە جۆرێکە کە هەتا ئاژەڵەکە ئاو نەخواتەوە ناتوانێت تیرا بلەوەڕێ
ئەو ئاژەڵە پێویستی ئەوەیە ئاو بخواتەوە. ئەوە مەرجی دووەم بەس بۆ ئاودانی باخ و باخات نا. دراوسەکەم ئاوی نییە باخاتی واجب نییە سرم بیدەمێ بۆ ئەوی باخەکەی پێ ئاو بدە، واجب نییە، واجب ئەمما چاکە دەکەم ئەوە خوا خێری بنووسێ و چاکەی کردو. ئەنجا ئاگاتان لێبێ ئەگەر بۆ ئاژەڵ برا ئەو ئاوە، یعنی ئەگەر درایە ئاژەڵ دەبێ ئاژەڵەکە بێ لە ئاوەکە بخواتەوە، واجب نییە ئەو ئاوەکە دەرکاو بۆ ئاژەڵەکە ببرێ. یعنی دەبێ ئاژەڵەکە بێتە ناو زەویەکەی و ئاو بخواتەوە، بەمەرجەک ئاژەڵەکە زەربە لە زەویەکەی نەدا. کە ئاژەڵەکە زەربەی لە زەویەکەی دەدا، زەڕی دەدا و لە داری دەخوارد و واجب نییە بیبەخشی. وأن يكون ئاوەکە لەو جۆرە بێت کە مما يستخلف کە دێتەوە شوێنی في بئر وەکو بیر ئەو عینین یا وەکو سەرچاوە. ئەگەر ئەو مەرجانە نەهاتنە دی واجب نییە ئاو ببەخشێ، مەگەر بۆ یەکێک کە ترسی ئەوەی لێ هەیە بخنچێ لە توێنێتیە، ئەوە واجبە لە مردن ڕزگاری بکە. دیشتوانێ ئەگەوانە بوو بیفرۆشێ مەسەن کەوانە نەهاتە دی کاکەم بە پارە لەگەڵ ڕێک دەکەم. فەصڵ دەربارەی وەقف. وەقف ئەوەیە شتێک ڕاگرێ بۆ بەرژەوەندی شتێک، ئەو شتەی ئەو وەقفی دەکا نابێ بفرۆشرێ، نابێ بە دیاری بدرێتە کەس هەتاوەکو سوودی لێوەربگیرێ بۆ خزمەتی مەوقوف عەلەیهەکە. یعنی وەکو بڵێ ئەو خانووی من وەقف بێ بۆ فڵانە مزگەوت، ئەو خانووە نافرۆشرێ، بە دیاری نابەخشرێ، بەکرێ دەدرێ و مەسەلەن بۆ مەسروفاتی مزگەوت خەرج، لە مەسروفاتی مزگەوتدا خەرج دەکرێت ئەو وەقف. والوەقف جائز، جائزە یعنی دادەمەزرێ، ئەگەنا لە ئەسڵدا مستحبە خێرە بثلاثة شرائط، بەو سێ مەرجە دادەمەزرێ وەقف. یەک ئەن یەکونە مما ينتفع به، سوودی لێ وەردەگیرێ مع بەقاء عینه، عینەکەشی دەمێنێتەوە، خودی خۆی دەمێنێتەوە. کە ئەو وەقفکردنی خواردەمەنی دروست نییە، ئەو وەقف نییە، چکە دەخورێ و تەواو دەبێ. دوو وأن يكون على أصل موجود وفرع لا ينقطع. ما بس لأصل لبابتي وقف أوي كسرتا وقفة كيبو دكري، ما بس تيجي لفرع أويا أجر أصل كنما وقفة كبو أو داد أندري. أصل تيا سرتا وقفة كبو تشدكري أو أصله أنت تقولين أجر أو نما فوتا بو أو فرع ضل بيوستا وقفك بوسر أصلك موجود بيستا، تبي أصلك موجود، يعني بلا أمز زوجي من وقفي أمز جو تبي أصلك أو السرتا وقفك يبغى فيه وجودي هبي، لو يعني أمام مزجوتك تيجيشتي أصلك أو السرتا وقفك يبغى كان موجود بيه كاتا وجودي هبي. أو هم وفرع إنجا أجروتي أجر أولا ما بوصر فرع يقبل كلا ينقطع، فرع أو فرع نبرته وهرهبي وكو بلا أجر أو نما بو هجاركاني أو شارع، يا شار هر هزاري تدا لمن يا مزقوتكاني أو شارع. هذا سقسي أبو شجاع رحمه الله بلان معتمد أويا لوقف دا بوني فرعشي بردوام شرط دي أو معتمدي مثلا، يعني أجر يكك بلا أو زوي من وقفي فلانة مزقوت بيدنك بيه خلاص زي شكالني زوي كي وقفي أو مزقوتي وكوتاي بيه. وأنا أقصي أبو شجاع نا دبي بلا أو زوي من وقفي فلانة مزقوتي، أجر فلانة مزقوتنا ما بو فرمود ناساني شار خرج مثلا، والله بوني فرعي غير منقطع شرنية والله أعلم. وأن لا يكون في محظور، لشتيكي حرام كراودا نبي
نابي وقف بو كنيسة يا وقف بو ميخانة بك بس شرطي جنشتك خير بي قلنا حرام نبي يعني برادريشي هي زور دولة من ده دولة زوي من وقفي فلانة كسر يخو زور دولة من ده محتاجني أسايا وداش ده مزري وهو وقف على ما شرط الواقف واقف أويك وقف كدك ببي شرط واقف كدي بين الريوة من تقديم أو تأخير لبيش خصنو دوا خصن يعني تي يعني بلي يكم جار أو باخي من وقفي فلانة مدرسة دينية يكم جار باركي بدرة محدثين فنمود ناسكا كليان زياد بو انجا بدريتا مفسرين لا خويا دزاين سبا وهي لكن درس كمان درس فقه فصدي فقهاء من لو لحظه زياده المساله يا كم جار بدريتا فقهاء اواني درس فقه ضلينا هم مصلحتي خوش في زياده اواني فقه شافعي ضلينا يا كم جار ورده اواني فقه شافعي ضلينا ومالو من دالش ينيه ورده يا كم انجا كلوان زياد بو بدريتا اواني حديث ضلينا مثلا لا اواني درس حديث ضلينا من تقديم أو تأخير بيش خصنو باش خصتي بقصي أو دكي أو تسوية أو تفضيل تسوية وكو يقبون تفضيل فصل دان يعني بلي بيدنا فقهاء مفسرين هر فقيه دو هندي مفسرش يبدني سبحان الله طول تاريخ محدثين وقفيان زور وكراو محدثين أو مدرسي حديثي بون وقفي زور خيالي وعظيم يعني هبو كابرای دەوڵەمەند هاتووە زانیوێتی چۆن پارەکە ئیستیغلال دەکات مەدرسەیەکی زەخمی کردووەتەوە و یەک موڵکی گەورەی داوەتێ پارەی سەرف بکەن بەکریدەن بیکەنە بازار بیکەنە دوکان بالتالي علەما ئەو کاتە معاشخۆری حکوومەت نەبوو وەقفی مەدرسەیەکی خواردووە کابرا 500 ساڵە مردووە منەتی کەسی بەسەرەوە نییە لەبەرەوە هەرچی حەق بوو دەیگوت معاشخۆری کەس نەبوو باشە ئێستا بیر بکەنەوە مؤسسەیەکی وەکو ئەزهەر ئێستا دەبێ ئەمڕۆ چەندی وەقف هەبێ بەڵام بودجەی وڵاتێک دەبێت چەندی وەقف هەبێ وهو على ما شرط الواقف من تقديم أو تأخير أو تسوية أو تفضيل فصل أماش دخلين إن شاء الله راي دەبین دەربارەی هیبە بەڕێزان هیبە یعنی بەخشینی لێ بەرامبەر هەرچیەک بداتەیەکێ هیچی لێ وەرنەگرێ بەرامبەری بەخشینە جا ئەگەر لەبەر محتاجی پێبەخشراوەکە بێ سەدەقەشی پێ بڵێن ئەگەر لەبەر ڕێز و گەورەی بەرامبەر بوو هەدیەشی پێ بڵێن بەڵام ئەگەر لەبەر ئەوە بوو کە بەرامبەر ناحەقی و زوڵمیشی بۆ بکە ڕیشوەی پێ بڵێن بەرتیلی پێ بڵێن و حەرام ئەمما ئەگەر ناحەقی بۆ نەدەکرد حەقی منە کاکە ئەمن حەقمە لەو جێگایە دامەزرێم شەهادەکەیشم هەیە زوڵم لە کەسی کەس ناکەم مافی کەسیکە ناخۆم لە جێی کەسی کەم دانانێن بەڵام ئەو هەتا دەڵێ هەندێکم پارەندەی بۆ ناکەم ئەو کاتە بەس بۆ ئەو حرامە پارەدانەکە ئەمن پێی گوناهبار نابم چونکە حەقی کەسی پێ ناخۆم دەڵێ وكل ما جاز بيعه هەرچیەک دروست بێ بفرۆشرێ جازە تیبەته دروستە بشبەخشرێ طبعا نبي شرطەکانی فرۆشراوی تێدا بێ ولا تلزم الهبة بەخشینەکە نابێتە لازم بە جۆرەك نەتوانێ پەشیمان بێتەوە کابرا إلا بالقبض مەگەر بکەوێتە دەستی کابرا یعنی لە ڕێ ئاساییە بیجێڕنەوە دیارێکم بۆ یەکێک ناردووە لە ڕێ ئاساییە بۆم بگەڕەوە بەڵام دەڵێەوە إذا قبضها الموهوب له موهوب له ئەوەیە کە شتەکەی پێدراوە ئەگەر قبضی کرد لم يكن للواهب بەخشەرەکە بۆی نییە ئەن يرجع فيها پەشیمان بێتەوە بڵێ بمدەوە إلا أن يكون والدا مەگەر باوک یا باپیرە یا دایک یا داپیرە بێ وهي هەر کات بیوێ وەریگرێتەوە وإذا أعمر شيئا أو أرقبه لا أعمره شيئا يعني أعمر شيئا وإذا أعمر شيئا أو أرقبه
أعمر لعمروات يعني تمن بيشي قلت إعمار شونه قلتي أو ساعتي من بوتو هتا لجيان الداي داي مردن بابو خم قريته يان أو أرقبه يا لتشاورواني لا يشتي وشون وتيو ساعتي من بوتو أجر من بيشتو مردم هربوتو أجر تو بيش بن مردي بو ميلاد ركان النية بو منه بابو من قريته لو حالتانا كان للمعمر أو للمرقب أو اشتهي بي بخشراوكيه ولورثته من بعده بو ميلاد ركاني بي بخشراوكيه ددواي خوي يعني قد بو كابراي بخشر ناقرته أو قصي جي ناقريك والله بابو تو بيتا لجيان داي دواي بو من قرته أو قصي جي ناقري هذا اللقطة وإيش نوع التفصيل ده إن شاء الله بقى ودرسي عين دبير والحمد لله رب العالمين